بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئازیزان من ئەمڕۆ دەچمە لای بەشداربوانی پرۆژەی قورئان بەهاری دڵانە با بزانم ئەوانەی کە بەشداریان کردووە قسەیان چییە و چەند دڵخۆش و کەیف خۆشن و ئەم پرۆژانە چۆن هەڵدەسەنجێنن لەگەڵمان ناون. السلام عليكم. السلام ورحمة الله. کاک حاجی ئەم جۆرە پرۆژانە چۆن هەڵدەسەنجێنی چ سوودێکی بۆ گەنجان بۆ وڵاتیان هەیە؟ ئەم جۆرە پرۆژانە یعنی بەڕاستی هاندانێکی زۆر جوانە بۆ ئەوەی ڕۆڵەکانی ئەم میلەتە دوور نەکەوێتەوە لە ئیسلام. بەردەوام ئەنی ساڵانە و ساڵانە چەند جارێک ئەو بابەتە کە دووبارە دەبێتەوە هۆشیاریەکی ئاینی جوان دەداتە گەنج و لاوان و نەوەکانی ئایندەمان لەبەر ئەوەی بەڕاستی کاکە ئیبراهیم جان دەبینین ئێستا کە ئەگەر ئێمە مسلمان ڕۆژانە و هەفتانە و مانگانە بەردەوام هەوڵ نەدەین خۆمان نوێ نەکەینەوە شتی زیاتر فێر نەبین فەرمودەکانی پێغەمبەری صلی الله علیه و لەبەر نەکەین ئاەتەکانی قورئان مەسەڵەن نەخوێنینەوە حفزیان نەکەین و ئیشیان پێ نەکەین بە مروری زەمان لەبیرمان دەچێت بەڕاستی ئەم پرۆژانە زۆر گرنگە. کاک حاجی من دەبینم خەڵکێکی زۆر بەدەم ئەم پرۆژە ئیسلامیە هاتووە کە ئەم پرۆژەی تای کۆمەڵی دادگەری سەرپەرشتی دەکا ئەمە چۆن ئاوەتواندرا خەڵکێکی زۆر کۆ بکرێتەوە بە هەزاران کەس تەنها لەم سەر شەقامە دانیشتووە. دوو حاڵەتە خۆشەویستی ئەو خەڵکە بۆ ئیسلام و هەروەها متمانە بوونیان بە هێزە ئیسلامیەکان چکە لە حەقەتدا لەوەتەی با بڵین لە دوای ڕاپەڕێنەکەینەوە توێکەوە تا ئێستاکە هێزە ئیسلامیەکان بە تایبەتی گەڕین ئێستاکە کۆمەڵی دادگەری یعنی هەوڵی داوە لە ڕاگەاندنەکانی لە وتاری لە سیاسەتی لە هەموو شتێک ئیسلام ڕنگ بداتەوە چکە لە حەقەت ئەوە وای کردووە بەفعلی خەڵکەکە متمانەی ئەوەی هەبێ کە بەفعلی ئەو پرۆژانەی ئەوان دەیکەنەوە شتێکی جوانە و شتێکی باشە و شتێکە خەڵک لێوە فێری بەڕاستی زان سوزانیاری دەبی بە تایبەتی بەسەری ئاەت و حەدیث. زانم چەند دڵخۆشن. سپاس بۆ خوای گەورە زۆر دڵخۆشین هیوادارین ئەو پرۆژانە بەردەوام بن هەم بۆ گەنجان و بۆ خەڵکی مسلمان و ئیماندار بۆی لەبەرەوەی سوودی زۆری هەیە ئینسان بەڕاستی دابراوە لە خوێندن و خوێندنەوە بەڵام ئەگەر شتێکی وا ڕوو ئەدا بەڕاستی ئینسان ناچارەکە ئەگەر بۆ خۆشی حەزی لێ نەبی بە ناچاری هەوڵەدا کەوا زیاتر زانیاری و ئاەت و حەدیسەکان بخوێنیتەوە بەڕاستی زۆر چاک و باشە بۆ ئینسانی مسلمان و ئیماندار هیوادارین ئەو پرۆژانە زیاتر بن و بە خەڵکی زیاتر سوودیان لێ ئەبینێ بەڕاستی. لەگەڵ چی بەشداری کردووە؟ ئەم وەڵا بەتەنێ بەڵێ یەکەم جارە بەشدار دەبی؟ نەوەڵام سپاس بەخوای گەورمەگەر کودەنە هەموو جارێ بەشدارم ساهاتی مە میوانشم لێرە لە شکارتەی ڕاهاتیم لێرە بەشداریم کردیان. وڵا ئاسان و بەگشتی ئاسانە پرسیارەکەم بۆ بخوێنەوە بزانم کامی پرسیار ئاسان بوو باش جواب داوە بە بۆ نمونە ئەمە سەرەتای پرسیارەکەیە با بزانم دەرەیە پرۆژەی قورئان بەهاری دڵانە خۆناغی دووەم ئەم خۆناغی چەندەمە؟ خۆناغی دووەمە لە بوارەی بەرەی ئاەتەکانی تەوبێ. چۆن دەخینە ئاەتەکانی تەوبە چۆن دەخێن؟ یعنی بە کتێبە بە 25 سپار بوو بە کتێبەکان ینی ئەمان خوێن دانە ڕێزکرا بوونەوە دانە بەڵێ باش شوێ پێی دەگوت؟ وڵی هەر خۆم ئەم خوێن هەر خۆم خوێن. خۆت تەمەنت چەندە؟ من تەمەنم 13 ساڵ. 13 ساڵی؟ باش ئەو پرۆژانە چ گرینگات و بەشداریت کردیان؟ زۆر گرنگە ئێستا بۆ نمونە ئەزانی ئاەتێک بۆ ئاەتەکانی تەوبە خوێنرێت چ ئاەتێک بۆ ئەوانە. ئەی لە ماڵەوە چۆن یارمەتیان دەداین؟ وەڵی لە ماڵەوە یارمەتیان نادەم ینی یارمەتیان نەدەم هەندێک پرسیار یارمەتیان نەدەم لە پرسیارەکان. بەڵێ ئێستا ڕۆ زۆر دڵخۆشە بەشداری کردیان؟ بەڵێ دەیاخوام شە دڵخۆش بی. سەلامەت. السلام عليكم. باش نحوالتان چاکە؟ گەوری چاوانماچکم سلامەتن ئینشاءالله. فەقتکە ئینشاءالله خوا. بزانم چەند دڵخۆشی بەشداریت لەم پرۆژەیە کردووە؟ وەڵا کاکە زۆر دڵخۆشین و خوا سەرکەوتوتان کە و ئینشاءالله هەموو ساڵی بەردەوام دەبی. باشە مامۆستا بۆ تۆ زەحمەت نەبوو قورس نەبوو؟ بۆ من ئاسان وەڵحەمدوللا ئەم قورئان هەموو لەبەرە. هەموو قورئان لەبەرە؟ بەڵێ ماشەڵڵا. الحەمدوللا. مامۆستا چۆن بوو بڕیارەدا بەشداری بکەیت؟ وەڵڵی هەر حەز و ئارەزووم لێ و بەشداری بکەمەوە و خەڵکەی. هەموو قورئانت لەبەرە؟ لە ڕووی بینینیشۆ هیچ نابینی؟ هیچ نابینم نابینم. بەڵێ. ئێستا چەند پرسیارت وڵامی چەند پرسیارت داوەتەوە؟ هەر 25. هەر 25. بەڵێ. پرسیارەکان ئاسان بوو؟
پرسیارەکان وەڵی بۆ من ئاسان بوون و بۆ خەڵکیش نازان. زۆر باشە مامۆستا. ئومێد دەکەیتەوە تۆش ناو دەربچی یەکێک بی لەو کەسانێک کە گەشتی عومرە ئەنجام بدەیت؟ وەڵی ئومێدم وایە جا قسمەت و نسیبشە. لەگەڵ چێ بەشداریت کردووە؟ چۆن یانی لەگەڵ چیە لەگەڵ تۆ بەشداری کردێت تەنها بە خۆت هاتی لە ماڵەوە؟ بەڵێ بەخۆم بەتەنیا هاتم لە بەڵێ. چەندەم جارە بەشداری لەم پرۆژانە دەکەیت؟ وەڵی لە ئەو بەهاری دڵانەوە یەکەم جارە بەڵام بەشداری مسابقەی قورئانیشم کردی. چیت هەیە لەوانەی سەرپەرشتی ئەم زۆرە پرۆژانە دەکەن؟ وەڵا پێم خۆشحاڵین و دوعان بۆ کەین خوا خێریان بنووسی و خوای گەورە ئەجر پاداشتی ماندووبوونیان بداتەوە یا ڕەبی. بەڕاستی ئەو جۆرە پرۆژانە پرۆژەیەکن کەوا خزمەتێکی زۆر جوان بە کۆمەلگا دەکەن لەبەرەوەی کۆمەلگای ئێمە کۆمەلگای کوردی بەداخەوە ماوەیەکی زۆرە کار دەکرێت ئیش لەسەر ئەوە دەکرێت بەرنامە دەکرێت بەرنامەی مسلسلات دەکرێت لە کەناڵەکان بۆ ئەوەی بەهای ئەخلاقی کۆمەلگا لەناو بن ئەو جۆرە پرۆژانە ئەو پرۆژە جوانانەی کەوا ئێستا لێرەدا کراوە ئەوەی کەوا خەڵک بە چاوەکانی خۆیان دەبینن ئەوە وا دەکاتکەوە ئەو خەڵکانە وردە وردە جارێکی تر بیانگەڕێنەوە نێو بەها ئەخلاقیەکان بیانگەڕێنەوە نێو کۆمەلگا بۆی جارێکی تر ئێمە پێیان بڵین کە ئێمە لانێشی ئیسلامین پێیان بڵین کاکە گیان ئێوە ئەگەر بەرنامەتان هەیە بۆ داڕماڵ و داست لێکۆڵینەوەی بەهای ئەخلاقی کۆمەلگا ئێمە جارێکی تر ئەو بەرگە جوانیان لەبەر دەکەینەوە. دیتم و ئێستاش دیارە بە هەزاران هەزار کەس لەسەر ئەم شەقامە وەستاون ئەمە دەرەنجامی چییە؟ بێگومان دەرەنجامی ئەو دینەیە کەوا کۆمەلگا هێشتان لە مێشک و لە دڵ و لە خەیاڵیدا هەیە ئەوە ئێمە وەڵامێکە بۆ بێدینان بۆ ئەلمانیەکان بۆ لایەنەکان کەوا چەند ساڵێکە ئیش دەکەن بۆی کۆمەلگا بەرەو بێدینی بن ئەوەوە دەگەێنێت کەوا کۆمەلگای ئێمە هێشتان ئەلحەمدولیلا ڕوو لە دینە و بە چاوی خۆشمان بەڕاستیەوەی ئەمڕۆ بینیمان ینی لە تەوەقعاتی هیچ کەسێکدا نەبوو لە فەزلی خی گەورە جادەیەک بە گەورەی لەو سەر بۆ ئەو سەر نزیکەی 3000 بە تۆزێک زیاتریش لەوانەیە بەشداری پرۆژەیەکیان کردکەوە ئیمتیحانێکی تێدا ئەوە فەزلی خۆیان بێگومان چەند دەرت خۆشە کە بەشداری لەم پرۆژەیە کردی؟ منای خی گەورە میهرەبان دەستخۆشتان دەکەم برانی بەڕێز خوا پاداشتان داتەوە وڵای وەکو دڵخۆشی وەسف ناکرێ دەبۆ ئینسان ئەمە کە بەشداری شتان دەکەن خەڵکانش کە هەیە بەشداریشتی خراپ دەکات لە جێگا بۆنەکان بەشداری بۆنە خراپەکان دەکات بۆنە بەس ئەمە وەکو مسلمان پێویستە نەک بخۆمان پێویستە هەموو زەماری کوردستان چاو لەو خەڵکە پاکای دەست بە دەستێژەی بکە کە بەو ئیشانەوە هەردەستن بزان ئایا چێ بەرەو چاکەتان دەبات چێ بەرەو خراپەتان دەبات لایەنەکان هەموو وەکو یەکن هیچ فەرقیان نییە وەڵی ئەوانی کە دەرێن وەکو یەکن وابدان بخوان دۆڕاون بخوان دەڕان پێویستە بخوان دابێنەوە ئەوانی کە دەرێن وەکو یەکن بە چاویان ببینی چاوە لە بۆ دیتنی لە زار دەبڕکاکە جاو دیتنە بۆ باش و خراپێ ببینی ئینسانی باش ببینی سنیان خراپ ببینی ئەوێ ساکە بەڕاستی بەسەراحەتەن من پرسیارێک لێ بکەم ئەمە یەکێکە لە پرۆژەکانی کۆمەڵی یادگەری باشە ئەم پرۆژانە چەند زەروریەتن بۆ کۆمەلگا؟ برای بەڕێزم خی گەورە ئینسانی دروست کردیە خی گەورە ئینسانی دروست کردە ڕێگای باشی دانا ڕێگای خراپی داناوە بە حەقەت ئەنیساوەی کە زەرورە لە بۆ گەنجانمان خەڵکانی کە هەیە گەنجان بەرە هەردێر دەبا بە ناوی ناوتەورەی وا لەوان دەڕازێنەوە کاکە وەرن دەتا بینە فرانکە سەفرە فراکە جێگا وەرە ئەوتان پیشان دەدەین ئایا وایە وەڵڵا برام لە خۆشان پرسە بخوان نەخۆش نەدرەوە والله برام لەگە بەرنامەی خۆشان ڕاست ناکەن ئەوانە خەڵکی بەرەو هەردێر دەبن بە برە ئەو پرۆژانە ببینن پرۆژە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری ئێستا ببینن دان چ بۆ خەڵکی دەکەێت چ بۆ گەنجانە بابێن ببین کاکە لەم پرۆژەیە ئەوەی کە یەکێک لە دیمەنە جوانەکان ئەوەیە من بینیم لێرە لێژنەیەکی پزیشکی هەیە بۆ چارەسەرکردن ینی جادەسمە لای کاک دکتۆر سڵاوی خوای گەورە لێبی بابزانم لێژنەی تەندروستی لێرە دەبینم بۆچی ئەم لێژنەیە دانراوە؟ وەڵاهی سەرەتا بەنای خوای گەورە و میهرەبان دیارە ئامادەبوونی بڵێن خەڵکێکی زۆر بەو ژمارەیە لەو کاتە پێویستە یعنی هەندێک سەرەتای پزیشکی هەبێت بۆ کاتی ینی بۆ حاڵەتی فریاگوزاری شتێکی ئەوها ئێستا هیچ حاڵەتێک هەبووە چارەسەری سەرەتایی پێویست سوپاس بۆ خوای گەورە ناوەڵە تەوقیتەکە زۆر باش بوو ینی ئەو تەوقیتێکە دانرایە بۆ
ئەم مەراسیمە بڵێن بۆ ئەم ئیمتیحانە کاتێکی زۆر باش بوو لە ڕووی کەش و هەواوە یعنی گونجاو بوو سەرەتا کەمە گەرم بوو بەڵام ئێستا الحەمدولیلا فێنکە و جەوەکە خۆشە و لەخوای بەزیادبی هیچ حاڵەتێکی نەخوازرا و هیچ حاڵەتێکی وا ڕووی نەدا سواز بۆ خوای گەورە پرۆسەکە زۆر بەسەرکەوتووی ئەنجامدرا. ئەڵان باشن ئینشاءڵڵا بابزانم چەند درتان خۆشە کە بەشداریتان لەم پرۆژەیە کردووە. والله الحمدلله زۆر دڵمان خۆشە الحمدلله. پرسیارەکان چۆن بوو؟ والله زۆر ئاسان بوو زۆر ئاسان بوو ئەوی بیخین بە تەواو جواب بدراوە. بە چەند ڕۆژان توانیت تەواوی پرسیارەکان لەبەر بکەی؟ والله ڕاستی زیاتر گوێ لە قورئان ڕادەگرم من دار يعني صاحب مارم نمخنديا يعني بس هات من حملة نظام تانية بسياركم غلطة ياك بسيار؟ بله والله بداخل گرنگ بەشداری کردنا الحمد لله گرنگ لەگەڵ چێ بەشداری کردن؟ والله من هافسەرەکەم بێکەوە باڵێ چه هەشتێکی خۆشە کاتێک بێکەوە لەگەڵ هاوسەرەکەت بەشداری پرۆژەیەکی ئاینی دەکەن يعني هم خيري دنيا هم خيامتي دي والله بالفعل أو تأكيد بس كأتو بسياري خنيو زوزو لو يتدا كأتو جيد ديو كدش خنيو أري والله يعني استأهات كان زور بيان لمشكم تسقن أري والله تلفون له وسركتنا كده تسني هنا درت تازة فيكو قفت قوما كرت جاب داب أو طوا بس أمن غلط مكرت پرسیاری 21 وەکو پرسیاری بێتا یەک خەتیان هەر دەبژێری مام سەمەرە تەمەنم 8 ساڵە بابزانم کوو بەشداریت کرد بوو پرسیارەکان کوو بوو پرسیارەکان زۆر جوان بوو زۆر بە پەرۆژ بووم کە بەشداری ئەم زۆر عەزێ بوو بەشداری بکەیت بەڵێ چەندت هینا و کوو جواب داوە ئینشاءڵڵا زۆر باش دەبێت ئینشاءڵڵا زۆر باش دەبێت لەگەڵ چی بەشداریت کرد لەگەڵ دایکم داکرد لەگەڵ دایکت لەگەڵ دایکم عەزت لێیە عومرەکە لە بۆ تو دەربچی بەڵێ ئینشاءڵڵا بۆ دەردەچێت ئینشاءڵڵا دڵخۆشە بەشداریت لەم پرۆژەیەدا کردن بەڵێ بەخێراتنا دەکەم وڵایت زۆر دڵم خۆشە کە بەشدار بووینە لەو پرۆژە پیرۆزە لەلایەک سود و قازانجی هەیە هەم شارەزایی زیاتر دەبێتن لە ئاەتەکانی تەوبە تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا زۆر ئیستیفادە و سوودی هەیە و لەلایەک ترش هەم قازانجی هەیە کە دیسان دیاری و خەڵاتەکەی عەمرە و گەشتی ماڵی خوای گەورێ و خوای گەورە ئەجر و پاداشتی هەموو لایەک بداتەوە کە هەستاوم بەو پرۆژەیە و زۆر دڵمان پێ خۆشە ئەوەی کە ئاەتەکان دەخوێندەوە چەندێک کاریگەری لەسرت بەجێهێشت وڵی کاریگەری زۆر بەجێ دێڵێتن لەسەر ئینسان هەم سوود و ئیستیفادەیە لەوانەیە من ئەو ئاەتانم هەر ئەو هاخین دبێتن و مەسەرەن ئەوە تەرکیزم نەکردێن بەڵام لەگەڵ وشە و واتایەکە لەگەڵ تەفسیرەکەی لەوانەیە زۆر تەسیری لێ کردم لیان لەوانەیە گوناهێکە کردبێت بینی خۆتخوای گەورە زیاتر پەشیمان بوویەوە زیاتر یانی نەک لە بۆ پرۆژەکە هەم تەسیری لە ئینسان کردووە ینی زۆر بەڵێ خۆشەویستان یەکێک لەو بەشداربوانەی لە زۆربەی پرۆژە ئیسلامیەکان دەیبینم مامۆستا هەموو جارێت بیم لەگەڵ بووکەکەت بەشداری ئەم جارە بووکەکەت هاتووە یاخود تەنها بە خۆت هاتی پێشەکی سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوو پێش هەموو شتێک زۆر سوپاسی خوای گەورە دەکەم بە فەزلی خوای گەورە ئەمن ئەوڕۆ کە هاتیمە ئێرکانە کە بەشدار بووم لە تاقیکردنەوەی پرۆژەی بەهاری دڵان بەهاری دڵان برێن ئاەتەکانی تەوبە بەڕاستی هەموو جار لەگە بووکەکەم بەشدار بوومە بەس بووکەکەم تووشی منداڵی ساوا بوو ئەو جارە نەیتانی بەشدار بیتن تەمەنیا پڕخێر بەرەکەت سپاس دەکەم زۆر مەمنون زۆر بەخێر بێن بەڕاستی زۆرە پرۆژانە چۆن هەڵدەستەنجێن یعنی بەنسبەت خۆم نازانم زۆر پێم خۆشە یعنی سپاس بۆ ئەو کەسەی خوا جەزای خەیری ئەو کەسانە بداوە کە هەڵدەستین بەو پرۆژانە بەڕاستی ینی نازانم شتێکی زۆر خۆشە داوا لەو گەنجانە دەکەم کە گەنجەکان بێن زیاتر بەشدار بن نەک وەکومە تەمەنی وەکومە ئەمە لەبیر دەکەن ئەوان لەبیر ناکەن گەنجەکان لەبەرچی داوا لە گەنجەکان وابزانم گەنجەکان مێشتیان سافترا زووتر لەبەر دەکەن درەنگتر لەبیر دەکەنەوە ینی ئەمە کە لەو لای دەخینین لەو لایە زیاتر لەبیر دەکەین
بە مروی ئەوەی زۆر بەردەوام بین ئەو ئەمە زیاتر دەزانیت بەسەرچی ئەوان باشترن یەک جار دوو جار دەخینەوە دەری ئەوە زانیمان لەبەرمان کرد نەفەرێک لە تەنیشتم بوو گوتی یەک جار دوو جارم خوێندەوە هاتیمە ئیمتیحانی کەچی بە خۆشم مانگەک زیاترەوە دەخینم ئەو جا هاتیمە ئیمتیحانی زۆر مەمنون سپاس دەکەم تەمەەن درێژ بن ئێوەش ئیشاڵڵا خوا جەزای خێری هەموو لایەک بداتەوە ئێوە ئەو کەسانش کە ئەو پرۆژانە دادەنێن سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. بزانم چەند دڵخۆشی کە بەشداری لەم پرۆژێدا کردووە. سەرەتا بەنای خوای بەخشندە و میهرەبان سوپاس و ستاش بەخوای گەورە کە توانیمان بەشداری لە پرۆژەی دووەمی بەهاری دڵام بکەی کە ئەویش ئاەتەکانی تۆبە لە سوورەتەکانی قورئاندا بەڕاستی هەستەشی زۆر خۆشە و دڵیشم زۆر پێ خۆشە کە بەشداریم لەم پرۆژەیان کرد ئەمایان پرۆژەی دووەم بوو ڕاستی من نەمتوانی بەشداری لە پرۆژەی یەکەم بکەم بەڵام پرۆژەی دووەم کە بەشداریم کرد ینی هەستەچی هێندە خۆشم هەبوو کە ئەوەی یەکەم کە بەشداریم نەکرد بەڕاستی خەم لێ خوای ئەش ببوونەوەی کە سەرقاڵیەکانی ژیان و مادی بوون و خوێندون و ئەوانە دەرفەت نەبوو بەڵام ئەم بەشیان توانین بەشداری بکەم سپاس بۆ خوای گەورە ئیشاڵڵا هەستەکەم دەرەجەی کاملی لێ دێنم بەس کە گەر بڵین دەرج نەچوم هەر هیچ شتێکشم بۆ دەرنەچوومانێ ئەوە نیە کە من واز بێنم و برێم تۆ مادەم هیچ شتێکم بۆ دەرنەچوو واز بێنم نا ینی دڵنیام ئەگەر دەرج نەچم هەر بەردەوام ببم. چی ئاگاداری کردیەوە چێ گوتی ئەم پرۆژە هەیە؟ وڵی لە ڕێی هاوڕێکانەوە بەڵێ برادەرەکان بەشداری بەخۆم هاوڕانی کۆلێژم کە ئەوان بەشداریان نەکرد بە منیشیان گوتیان وەرە دڵنیان بە توش حەزەکەی بەشداری بکەی منش گوتم بۆ نە وەڵا خوێندن بڵاو کردو بە یەک جاری بەشداری بکەم وەڵا بەشداریم کرد تەقریبی هەفتەی مانگو دەستم پێ کرد و بەشدارم لە پرۆژەکانی تریش کرد بوو ڕاستی وەکو پرۆژەی نووری جیهان و وەسیرەی پێغەمبەر ژیاننامەی پێغەمبەر گوتم ناوەڵا پێڕاناگەم ئەمنەوە چواری مانگم امتحانیەوەم هەیە چۆن بەمە ڕاگەم وەڵا نای خۆم هێناوە گوتم بەنای خوای گەورە ئیشاڵڵا پێڕاگەم و سپاس بخوای گەورە ینی دەکا پێشم تەواو بووم لە مای نۆڕۆژ تەواو بووم. بزانم چەند دڵخۆشی بەشداری لەم پرۆژەیەدا کردووە. ڕاستیەکە ئەم بەشداری نەکرد بەس دڵم زۆر پێخۆش و هاتمێت ڕاستی داکەم خوشکم بەشداریان کردو دڵت خۆش بوو. بەڵەوە زۆر دڵم خۆش بوو ئیشاڵڵا پرۆژەی زیاترتان لەبەردەستێت. دەست خۆش ئەی تۆ بەشداریت کرد؟ بەڵێ من بەشداریم کرد شانایزەکەم بە ئێمە کە زۆر دڵم خۆش بوو ڕاستەکەی کە چێ و ئێرانی ڕاگەیان پێکەم خواخێری ئێویش بنووسی بەڵام زۆر هەستەکی خۆشم هەبوو کە بەشداریم کرد بەڵام لە جوسئی یەکەم بەشداریم نەکرد لە جوسئی دووەم ئینشاڵڵا ئەوڕۆ بەشداریم کرد زۆر هەستم پێ خۆش بوو سپاس ئێوە دەکەم کە ئەسیرەکە زۆر ئاسان بەلای منەوە. السلام عليكم. عليكم السلام. بابزان ئێوە چیەکن بەشداریتان کردووە؟ تمامين. ايه. يعني ئامۆزانە؟ ئامۆزانە بە خوشکین تاهر ئەودو لە سێبەردان دەرسی قورئانمان دەکردن لەوێدا بەشیان کرد حەزمان لێ کرد بەشداری بکەین. چەندەم جار بەشداری؟ یەکەم جارمانە زۆر بەدرما بوو ئینشاڵڵا جارچکەش بەشداری دەکەین. ئینشاڵڵا پرسیارەکان چۆن بوو؟ زۆر ئاسان و خۆش بوو پرسیارەکان ئاسان بوو خۆش. چۆن دەتخوێنت؟ وەڵا دوونشە هەموو نەنووسم عتاس بنێشارم بەس دەمخێن بەس ئینشاڵڵا جاکانم هەموو ڕاست بیتن. ئینشاڵڵا باشە دەتەوێت گەشتی عومرەکەت بۆ دەربچێت؟ ئینشاڵڵا زۆر حەزم لێ ئەم لەبەرندێ بەشدارم کرد لە بۆ عەمیرەکەم لە بۆ دەربچێت. دوعات کردیە؟ ئینشاڵڵا. چەندە دوعا کردیە؟ وەڵا زۆر. باشە ئەگەر چوویە گەشت عومرەکەت بۆ دەرچوو باشە ئەگە گەشتی عومرەکەت بۆ دەرچوو بۆی جوانتە دەستی دەبی دەستدا بنێ چ دوعایەک دەکەی بە تایبەتی واگە گەیشتە لای پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم چی دەڵێ چ لە دڵتا؟ وەڵا داهاکەی دەکەم ئینشاخوا هەموو کەسێک پارێسی داکم بابم خوشکم براکانم ئینشاڵڵا بیپارێزەوەی ناخۆشی ئینشاڵڵا هەموو شفاکانش لە بۆ بنێرن. ئەم پرۆژە سوودی چیە بۆ گەنجان؟ وەڵا ئەوڕۆ زۆر باشە لە بۆ گەنجان هەموو کەسێک تەماشا ئەو ڕۆژی خۆشی دەکا ئەو کەسێک دەرێ وڵا پەشێمان بۆ من نەچوم بەس ئینشاڵڵا ئەوەی پەشێمانش نەبیتن جاچکە بەشدار دەبیتەوە لە بۆ ڕۆژەی ئیشلا هەموو کەسەکی ئەوها دەبیت دڵخۆش دەبن و ئەوکانی جوابی شکیان باش دەبیتن. ئێوە لە ڕێگەی چێ زانیتان پرۆژەیە هەیە؟ ئێمە گروپمانە بوو لە فایبەری لۆمانیان نار ئەمە ستوناوی خۆمان نووسی هەر لە سەرتاوە ناوی خۆمان نووسی و دەستمان پێ کرد و بۆوانەی کە بەشدار نەبوون پیان دەڵی لە پرۆژەکانی داهاتوو بەشدار هیوادارم سارچکە بەشدار بوون چکە بەڕاستی زۆر خۆش بوو و زۆر سوودشی لێ دەبینی ئینشاڵڵا. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. بابزانم چەند دڵخۆشی چەند کەیفخۆشی کە بەشداری لە پرۆژەیەدا کردووە؟
والله زۆر زۆر خۆشحاڵم زۆر دڵخۆشم بە دووەم جار بەشدار دەکەم بەڵێ جاریشە بخۆ ئەم پرۆژەیە چەندێک کاریگەری لەسەر تۆ بەجێهێشت وڵا کاریگەریی زۆری بەجێستی ینی ئەوڕۆ زۆر زۆر دڵم خۆشە لە دوێنێەوە خۆم ڕۆژەکەم لەبیر کردبوو شەو بەدرەنگەوە منداڵەکانم ویان گوت هەستام هەندێکم خوێن بەس ئەوە نەیهێش بەیانێکە ئەو ڕۆژ هەندێکی دیکە بەس هەتا هاتین زۆر زۆر دڵم خۆش بوو لە ڕێگا کە داهاتین دەمگۆ یعنی لەگەر بابیان باسم دەکرد دەمگۆ ئەو ڕۆ زۆر زۆر خۆشە خۆشترین ڕۆژە بەشداریم کردی لێ و ئیشاڵە دەمگۆ ینی هەر لەبەر هیچیژنا هەر لەبەر ئەوەی کەوا خۆمان هاتین بەشداری ئەو پرۆژەمان کردیا ینی مشکلم گرنگم ئەوە نەبوو لەلام ئەوە کە دەربچی چمان لۆ پێم خۆشە چکە نەم کردیا حەزم لێ زۆریش یعنی پڕ بەدڵ حەزم لێە بەس ئەوەندەی کە گرنگ بوو بەشداریکردنەکەم لەوەی ئەوە نەبوو وێلا بەس هەر پێشم خۆش بوو ئیشاڵە ناویشمان دوعات کرد کە عمرە لۆ دەرسی وەڵا لەو ڕۆژیەوە هینایەنەوە کچەکەم هینای گوتیان بەشداری ناکەم دایە دەرسشتم هەیە لە حکمەی گوتی بەزەکە تو حەزت لێە گوتم زۆرم حەز لێ وەڵا بای بشیان گوتی ئیشاڵە با بزانم منیش دامنا عمرەکە بۆ تۆ دەرچوو گەویشتیا لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی پێ دەڵێ درمیا ڕسوڵم زۆر مشتاقتم خۆیان لە گوناح خۆش بی زۆر ئاز دەکەی بگەی لای پێغەمبەری خوا زۆر مشتاقم بەس لەبەر منداڵەکانم پێم نەدەکرا ئەو من دوو منداڵی کچکەم بەسەر یەکدا بوو هەر ئەو ساڵ پیاوەکەشم هەر ڕۆیش گوتم قەیدینە بە ئەجرەکە لۆتیوب بیتن دوو حەجسو بەڵام ئیشاڵڵا خوای گەورە ئەگەر نسیبی کردین ئیشاڵڵا بە دیداریان شاد دەبین زۆر زۆر دوعا دەکەم زۆرم دوعا هەیە لە بۆی زۆرم دوعا هەیە ئیشاڵڵا دڵت پڕ نازانم دەمێکە ئیشتیاقیمە بەڵام زۆرف نەگونجاب لەوانەیە نازانم چ بڵێم چی جاروێ لەبەر لایانی مادی نەگونجاوە لەوانەیە بەس جاروەش بووە تەمەن مانگچکە بووە ئەو کاتکەم تەرخەم بوو بین لەوانەیە بەڵام ئێستا لەوانەیە فکر دەکەمەوە یعنی پەشیمانم لەو کاتانەی کەوا کەم تەرخەم بوومە نەما بە ئەومان دانە نایە بە گرنگ لەوانەیە من دەڵێم کەم تەرخەمی خۆم بووە لەوانەیە ڕخسابی بەڵام ئێستا زۆر زۆر مشتاقم ئیشاڵڵا ئەگەر ئەوەش نەبوو کەسانی دیکە هەیە بچن ئیشاڵڵا دوعامان لۆ دەکەن کۆتا پرسیارمەوەی بە کورتی چەند بۆ ئێوە ئافرەت قورس بوو هەم نان ئامادەکردن هەم داڵ بەخێوکردن هەم خوێندن قورسە بەڵام خوای گەورە ئەو ئەرکەی پێسپاردینە زۆر خۆشە یعنی ئەوە ئەرکی دایکایەتی زۆر پیرۆز و گەورەیە ئەمن هەموو کات کەم یعنی شیر دەدەمەوەی دەرم ڕبی عافێتت بی ڕبی بە حەڵاڵت بی یعنی ڕبی خێر لێ ببینی ئەو شیرێ یعنی ئەمن منداڵ بەخێوکردنم زۆر زۆر لەلا خۆشە یعنی خوای گەورە هەم جارێ دەڵێم ئەگەر شتی دیکەشی نەداوی بەڵام خوای گەورە منداڵی باشی پێبەخشیوم منداڵی زۆری پێبەخشیوم الحەمدوللا ئەمن ئەرکی دایکاتیم پێ خۆشە زۆر یعنی ماندی دەبم زۆر یعنی زۆر هیلاک دەبم بەدەستیانەوە زۆر لە دوانیان زۆر خەمیان لۆ دەکەم بەڵام پێم خۆشە خوای گەورە ئەو ئەرکەی بە سەرشانی مەدادە وەکو ئافرەت خستیتە سەرشانمان سەلامەت بیا ڕەبی بشیت مەمنون بەڵێ خۆشەویستان و ئازیزان ئەوەی کە بینیتان ئەمە پەیامی دڵخۆشی و پەیامی بەشداربووان بوو لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە لە شاری هەولێر بە تایبەتی کە لەم شەقامە بە هەزاران کەس بەشداریان کرد و دڵخۆش بوون و دەستخۆشیان هەبوو بۆ سەرپەرشتیارانی ئەم پرۆژەیە و داوایان دەکرد ئەم زۆرە پرۆژانە بەردەوام بێ و بەردەوام گرنگجی بەم پرۆژانە بدرێ چونکە هەم خێری دنیای تێدایە هەم خێری قیامەتی تێدایە بەشێ لە بەشداربووان دەیانگوت لە کاتی خوێندنەوەی ئاەتەکان لە کاتی ئەوەی کەوا ئێمە ئاەتەکانمان دەخوێن و بە کوردیش ڕادەمان لە ئاەتەکان لە مانای ئاەتەکان کاریگەری تەواوی لەسەر بەجێ دەهێشتین شەقامی کوردی کۆمەلگای کوردی پێویستی بەم زۆرە پرۆژانە هەیە و کۆمەلگای کوردی کۆمەلگایکی ئیسلامیە و کورد و کوردستان هەمیشە و بەردەوام پەیوەندیەکی بەهێز و پتەوی لەگەڵ ئیسلامدا هەبووە تا پرۆگرامیی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم